باسی چۆنێتی برەودان بە بەرهەمی خۆکرد و بە هەنگاوەکانی بۆ ناساندنی بەدەرەوە مەبەستمان لە خۆکرد چییە؟ ئەموشەیە چۆن هاتوۆتە ئاراوە و چۆن کاری لەسەر کراوە. ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک پەیوەند مەحموود وەکو مامۆستای زانکۆ لە بەشی کارژێڕی کار کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە. کاک بەرەم بەخێر بی بەیانی باش. بەیانی باش مامۆستایە. زۆر سپاس. سەرەتا مەبەستمانە بزانین بەرهەمی خۆکرد چییە؟ وشەی خۆکرد چۆن هاتوۆتە ناو ئەم دەسەواژەیە و چۆن کاری لەسەر کردووە؟ ڕاستیەکەی دەمێک بوو ئێمە دراستەتی ئەومانە کرد کە پێویستە بەرهەمەکانی ناوخۆی کوردستان پۆلێم بکەین بەڕاستی وەکو هەموو نەتەوەکانی ترشان بەشانی وڵاتانی تری دنیا بەڕاستی ئێمەش بەرهەمێکمانەیە کە لە ناوخۆی خۆمانەوە هەڵاقوڵە بەڕاستی یعنی ئەکرێ ئەمە بین تەسمی بکەین واتە ناوێکی بۆ دابنین بۆ پێم وایە کاڵین بەرهەمی ناوخۆمە شتێکی ترە ینی جیاوازە لەم وشەیە جا لەگەڵ کۆمەڵک برادرە بە تایبەتی ئەو کەسانی کە لە بواری زمانەوانی شارەزایان هەیە نووسەر و هەندێک ڕووناکبیر و ئەمانە بە تایبەتی هەوڕێ ئازیم کاک ساڵح بێچار لەگەڵ یا من شاعیر و نووسەرە بەڕاستی کۆمەڵک گفتوگۆمان کە لەسەرم بابەتە بووە پێمان باش بوو کە وشەی خۆکرد بەکاربێنین بۆ بەرهەمانەی کە خۆکردن واتە مۆرکی کوردی پێوەیە واتە لە بەرهەمەکانی تری وڵاتانی تر ناچن تایبەتە بە خۆمان دروستیەکەین واتە تاموبۆی خۆمانی پێوەیە. باشە کاوتە مامۆستا منەمە ئێستا لێرە پرسیاری ئەو لێ بکەم جیاوازی بۆ نمونە بەرهەمی خۆکرد لەگەڵ بەرهەمی خۆماڵی لە بەرهەمە کورداوارەکانە بە شێوازێکی گشتی خۆی لە چیابینێتەوە؟ پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی ئەمەیە تۆزە سەرلێشەوانی دروست کرده بوو ئێمە بەرهەمانە لە ناوخۆیان دروستیەکەین و پێڵین خۆماڵی خۆی لە ڕاستی بابەتەکە ئەمەیە وشەی خۆکرد بۆ نمونە عەرەب منتەجاتی ئەسیلی هەیە وشەی ئەسڵ بەکارێنێ ئێمە بۆچی وشەیەک بەکارنێنین کە تایبەت بێ بە چۆن ئەڵێ بنەچە و ڕەجی کوردەوارێکی خۆمان لەبەرەوە وشەی خۆکردمان بەکارهێنا هەروەکو نالی مەزن ئەڵێ خۆکردیە خۆکوردیە لەبەر ئەم بابەتە هاتین چیمان کرد ئەگەر بین بەراوردی بکەین لە بینی بەرهەمی ناوخۆ یا بەرهەمی خۆماڵی لەگەڵ بەرهەمی خۆکرد فەرقەکەی ئەوەیە یعنی سەیرەکەی بەرهەممان هەیە لە ناوخۆیان دروست ئەبێت با بڵین وڵاتانی تریش دروستیەکەن وەکو بۆ نمونە شیش بلۆک چیمەنتۆ ئەمانە وڵاتانی تریشەیانە یعنی ناتوانین بەمە بڵین بەرهەمی خۆکرد بۆچی لەبەرەوەی ئەم بەرهەمە وڵاتانی تریش دروستیەکەن یعنی ڕەنگە پێشتریش ئەوان دروستیان کردوێت بەس ئێمە زیاتر کە ئەڵین بەرهەمی خۆکرد فەرقەکەی ئەوەیە ئەو بەرهەمانە ئەگرێتەوە کە لە ناوخۆی کوردستان بەرهەمە هێندرێ وەکوتم مۆرکێکی کوردی پێوەیە بە تەواوەتی کوردیە هیچ نەتەوەیش تر خاوەنی نییە کە خۆشمانە زین زۆر نمونەی و بەرهەمانە زۆر باشە مامۆستا زۆر کاتێمە کە باسی ئەو بەرهەماناکەین کە مورکی کوردی پێوە دیارە بە شوێنە جیاوازەکانیشەوە ئەگەر نمونەیەک بێنینەوە بەرەمە خۆراکیەکانمانێ و بەروبوومی بۆ نمونە جلو بەرگمانەیە دروستکردنی پێڵاومانەیە یعنی ئەگە بچینەوە هەورامان سێرەکەی شاڵ دروستەکان کڵاش دروستەکان کۆمەڵێ بەرهەمی تایبەت بە خۆیانەیە ئەمانە ئەچێتە ناو ئەم وشەی تۆ یا خۆتوانین بڵێن ئەمە بەروبوومێکی گشتیەوە ئۆتوانین بڵێن بەروبوومی وەکۆی هاوکارم لانەوتی خۆماڵی بەڵێ ئەم بەروبوومە بەڵێ بەروبوومێکی خۆکردە لەبەر ئەوەی شاڵ بەس ئێمە هەمانە یعنی بەو جۆرە دوورینە بەو جۆرە ستایڵە یا بەو جۆرە ئامادەکردنە کابێتە پارچە قوماشێک کە لە خوری و لە مو ئەمانە ئامادەکرێ بەڕاستی ئەمە ئەتوانین پێ بڵێن خۆکردەوە بەرهەمیش هەندێک بەرهەممان هەیە شیرینەمەنیە توانین پێ بڵێن خۆکرد بەرهەمی ترمان زۆرە کە ئێمە بین لەسەری بوەستین بەڕاستی کاتە مامۆستا بەڕای بەڕێزت ئەتوانین بڵێن کوردستان شان بەشانی وڵاتانی دەرەوە خاوەنی بەرهەمی خۆکردی خۆیەتی کوردستان بێگومان ئێمەش خاوەنی بەرهەمی خۆکردی خۆمانین بۆیە هاتووی من بە خۆشحاڵەوە بەڕاستی یەکەم جار منە موشەیە بەکارێنم بۆ ناو دنیای بزنس بە تایبەتی بزنسی کوردی ئەمە جێگەی خۆشحاڵێ بۆ من کە لێرە سپاس بۆ یەکەم کە دەرفەتان ڕەخسان ئەمە ڕشیکەینەوە ئێمە زۆر سپاسی تۆکەین تۆکو خۆت باس لێوە کرد تۆ یەکەم جار لەلایەن خۆت و چەند هاوڕەیەکی پسپۆر و شارەزاتەوە لەم نێوەندەیە کە توانین تا بەرهەمی خۆماڵی و بەرهەمی خۆکرد جیاکەیتەوە دەست و چاوە خۆش بێ لەسەر بەرهەمی خۆماڵی و بەرهەمی خۆکرد راپۆرتێکمان ئامادەیە پێکەوە هاوکارمان سۆلین حەسەن ئامادەی کردو پێکەوە بینەرێ بین و دواترە گەڕینەوە لایەوە.
بازاڕی بەرهەم و کاری دەستی ڕستەنی کوردی لە شاری هەولێر گەرمە. بەرهەمی خۆمانە لە بازاڕەکان خواستێکی زۆری لەسەر و تام و چێژێکی تایبەتی هەیە، بەڵام دۆزینەوەی لە بازاڕەکان قورسە، ئەگەر هەش بێت نرخەکەی گرانە. ئەمە لێکوانم بنیشتی کوردیمانەیە، هەنجینمانەیە، هەنجینی خۆمانە، هەیتمان سافیشمانەیە، ئەنواعی کەشمانەیە ئی کوردی ئەوانە. ما باقی چەرەز و شتیوازەتە لە تورکیا دەینین ئەمە. چکە لێکوانەکە داوای بکەی گرانتر ڕست ڕادەوەستن. زۆربەی هەرە زۆری داوای شتی کوردی دەکات، چکە شتی کوردی بەعام بێشەکردن، شتی چاکن تەبیعیشن. هەنجینی ئەسلیەکە ڕاستیت بێتن، هەنجینی ئەسلی بکڕی 46 ڕادەوەستن. چکوێتی سلێمانیشمانێت، چۆ لە سلێمانی داوا دەکرێت نیمە. لێرە جیزی خۆمان نییە. ئەو غەڵەتەمانەیە کابرا دێتن دەرێت جیزی کوردی، يعني هەورامان بە جیز بەناوبانکە لە کوردستان نییە. جیزی ئەمریکیمانەیە و سینیمانەیە. تخوا گوناحی لە کوردستان جیزی ئەو فرۆشێتن ئەمریکی و سینی. بەدەر لە بەرهەمی خواردەمەنی بابەتی جلوبەرگ و کڵاشی کوردی خواستێکی زۆری لەسرە، بەتایبەتی لە بۆنە و یادەکاندا. لەگەڵ ئەوەشدا جلوبەرگی کوردی بە تایبەتی قماشی کل و شاڵ بۆ تا جێگەی سەرنجی هاوڵاتیانی بیانی، قماشەکەی بە تایبەتی دەیکڕن و دەیبەنەوە وڵاتەکەیان. شاڵی دەستی خۆمانە بزنی مەرەزە، مەرەزی ناسک دەکرێتێ ئەوانە زاخۆی لە زاخۆ دروست دەکرێت، عینە لە مەرگە لە توێنە شەمانە مەرگەی دروست دەکرێت، ئەوی شاڵی چاکن عیبیان نییە، بەس حەسەب خواستی زیاتر ئێستا زاخۆ زیاتر خواستی لەسرە، گوری جوانترە و نەخشی جوانترە و دیارترە و بە شەوقترە لە ناو خەڵک. تورکیا زیاتر چاکەت و پانتۆلی لێ دەدورن، دوو شاڵی وە چاکەت و پانتۆلەکی لێ دەبی، زیاتر دەوڵەمەندەکانی وێن دەرێ شاڵی دەبنەوە لێرکوانە لە زاخۆ دەیبن، لە تورکیا لە سمبۆل و لە قەرەوانە دەیدورن لۆ چاکەت و پانتۆلی دەدورن، عینە ئەو مەرەزەی خۆمانە. لە ئیمارات دەیبن، ئیماراتی عەرەبی عینە نەوانی شەڵ دەیکەنە چاکەت و پانتۆل، شێخەکانیشان هەیە کردیتیانە دزداشەی ئەوی لەبەری دەکەن، درستی دەکەن و هەم عەبایاکەش لێ دروست دەکرێت، شتێکی زۆر جوانە و گران بەهاشە. لە هەرێمی کوردستان بەرهەمی ناوخۆیی لە ئاستێکی باشدایە، بەڵام نەگەشتووە بۆی کە بگاتە خودبژێوی و تەواوی پێداویستیەکانی بازار پڕ بکاتەوە، ئەویش بەهۆی پشگیری نەکردنی حکوومەت لەو بەرهەمانە و دۆزینەوەی بازارێکی باش بۆ بەرهەمە خۆماڵیەکان. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.
دەستخۆشی بۆ هاوکارانمان و بۆ تاوای ئەو بەڕێزانەشی کە لەو راپۆرتای قسەیان بۆ کردین بگومان لە راپۆرتەکە بەرهەمی کوردەواری و بەرهەمی خۆکرد و خۆماڵی و زۆرێک لە بابەتەکانی تیا بوو. مامۆستا پەیوەند پێشەوەی کە راپۆرتەکە ببینیم پرسیاری ئەوم لێکردوتم ئێمە وەکو کوردستان شانبەشانی وڵاتانی ترین لە ئەوەی کە خۆمان خاوەنی بەرهەمی خۆکرد و خۆمانی خۆمان بین لەسەر راپۆرتەکەش چی و هەبوو ئەتوانێت وەکو کۆمنتێک بڵێ. وڵا بەگشتی دەستیان خۆش بێ راپۆرتەکە جوان بوو بەڵام تاوان کۆمەڵک بەرهەمی پیشان نبوو کە توانین بڵین بەرهەمی ناوخۆشی تایە وەکو وتمان کە بەپی بەراوردەگەی کردمان بەرهەمی خۆکردیشی تیا بوو دەستیان خۆش بێ بۆ وەڵامی پرسیاری جەنابتان بەڕاستی ئێمە خاوەنی بەرهەمی خۆکردی خۆمانین بەس تەنها کێشەیە کە هەتاکو ئێستا ئەمە بەزەقی دەرنەکەوتو ئەوەیە کە نەمانتوانیوە پرۆگرامێکی مارکتینی باش پرۆگرامێکی ئیداری باش بەسەر ئەم بەرهەمی خۆمانە بچەسپێنین و بە تەواوی بیناسیێنین و لە ناوخۆیان بەجوانی بیناسیێنین دوجار ئەمە تەحول پێ بکەین بینیرنە دەروی وڵات واتە بە دەروی وڵاتیشی بناسیێنین کە بەڕاستی زۆر پێویستە ئێمە بین چی بکەین کۆمەڵێک ئیش و کار هەیە بیکەین لەسەر ئەم بەرهەمانە تاوای لێ بکەین بە جیهانی بکەین چونکە نابێ ئێمە لە ناوخۆیان قەتیسیکەین بەڕاستی ئەگەر بمانێ بناسێ بە بینیرنە دەروی وڵات کە ئەمەش هۆکار زۆرە بۆی وای لێ بکەین بچێتە دەروی وڵات پێتان باش و باسیەکەین ئەم بابەتە کە ئێوە کارتان لەسەر کردووە لەوانەیە تۆزێک بۆ ئێمە و بینەرانیش تۆزێ ئەستەم بێ کە بەرهەمەکان جیا بکەینەوە ئەمەی کە ئێوە هەوڵتان ناوە ئەم وشەیەتان هێناوە هەوڵتان نێوە بنووسرێتەوە بەرهەمەکان جیا بکرێتەوە کامەی خۆکردە کامەی ئەچێتە چوارچەوەی کە ئێمە شەمانە و شوێنێکی تریشەتی کە ئاوا جیاکراوی تر هەمومان هۆشیاریمانە بێ بەرامبەرەوەی کە ئێمە خاوەنی چی بەرەمێکی خۆکردی بەڵێ لە ڕاستیت بەرهەمە خۆکردەکان پێناسەمان بۆ دانەوە تعریفەی خۆیمان بۆ دانەوە تەنها ئەوانن کە مورچێکی کوردی پێوەیە لە ناو جەرگەی کوردەواریەوە هەڵەقوڵێ کە لە وڵاتانی تر نیەتی نەتەوەیەکی تر نیەتی پێشتر خۆتان باسیێن لە نمونەتان کرد بەڕاستی و ئەکرێمە لە ئایندە بکرێت بە پاکێج و بنووسرێتەوە بۆ چینە باشە مامۆستا ڕەنگە زۆر کات ئەو وڵاتانەی کە لە ئێستا ئیتر هەموو گیان ئەیان ناسێ ئیتر ڕەنگە زۆر کات لەیەک بابەتابێ ئیتر هەموو دنیا ئەزانێت کە فەڕەنسا بەچی بەناوبانگە ئیتالیا بەچی بەناوبانگە ئێمە چۆن وەکو کوردستان وەکو کورد ئەو بەرهەمە خۆکردانی کە هەمانە بە جیهانی بکەین بۆم بابەتە پێویستمان بە چییە؟ ڕەنگە بۆ ناساندنی کورد وەکو نەتەوەیەک ئێمە پێویستمان بە زۆر شت بێ ینی بەڕاستی هەر مەرج نییە بۆ نمونە بەرهەمی خۆکردەکە بمان ناسێنێ ڕەنگە لە جێگەیەک لە جێگەکانە ئۆرکێسترایەک بمان ناسێنێ سینەمامان هەبێ بناسرین ئەمە حەقیقەتێکە بەڵام هەموو وڵاتێک مۆرکێکی خۆی هەیە شتێکی خۆیە کە ئەناسرێتەوە قاوەی ئیتالی بەناوبانگەوە وەکو پێشتر ئێمە قسەمان لەسەر کرد لە پێویست ناکە ینی ئێمە بین هەموو بەرهەمەکان وعنی ئەبێ ئیلا ئێمە هەموو بەرهەمێکمان هەبێ یعنی لە شتێکی بچووکە تا گەورەترین شت تا بنازرین نا ڕەنگە بە بەرهەمێک ئێمە بەرهەمێکی خۆکردمان هەبێ ناوازە بێ لە ناو دنیای دەرەوەیە و لە ناو بازرگانی نێودەوڵەتیە بتوانین پێی بناسرین تەرکیزمان لەسەر یعنی ئاراستی ئیشەکەمان لەسەر یەک بەرهەم بێ دوو بەرهەم بێ گرنگە بمان ناسێنە بە دەرەوەی وڵات ئەمە گرنگە خۆی ینی ناکرێت بڵین ئێمە ئەبێ هەموو شتەکانمان هەبێ هەموو شتە پیشە سازیەکانمان هەبێ هەر لە کەوچکەچایەکە و دەردی مەسەلەکەڵە هەتا گەورەترین شت ئێمە هی خۆمان بێ لە ناو خۆمانە دروستیکەین ڕەنگە بە شتێکی بەسیط ئێمە جارە ئێمە ڕەنگە ئەمە هەنگاوێکی زۆرتر چوو بێتینە پێشەوە جارە بێ کار لەسەرەوە بکەین لە ناو خۆمانە بە تاواتی بناسرێت و خەڵک زۆرترین خواستی لەسەر بەرهەمە خۆکردیەکان بێنەوەکو بەرهەمەکەینی وڵاتێکی تر بهێنە دەرەوە نیە کێشەکەی ناوخۆ ئەمەیە بەڕاستی وەبەرهێنی کورد ئەبێ بیر لەمە بکاتەوە کە چۆن بەرهەمەکانی ناسێنێ کە چۆن ڕوبەڕووی دنیاە کە بێتەوە کە پێوتێ دنیای بازارگەری مارکتین بەڕاستی ئەگەر ئەمەی بۆ نەکەین یعنی تووشی خەلە لەبین یعنی ئێمە گەزوەیەکی جوانمان هەیە با بەراوردێ بکەین گەزوێکی زۆر ئەسڵمانێ سروشتیە باشە ئەمە ئەبینین پاکێجینی بۆ نەکراوە یعنی پێچانەوە تەغلیفێکی جوان شتێک لەم بابەتانە دیزاینێکی جوان ئەمڕۆ دنیا دنیای ئەلوان و دیزاینە بەڕاستی ئەتوانی تۆ بە هەر سێ زمان لەسەری بنووسی کە ئەمە بەرهەمێکی سروشتیە ئەمە دۆستی ژینگەیە ئەمە دۆستی تەندروستی خەڵکە ئەمە ناتوانین ئەمە بکەین یعنی سەیرەکەی ناوی وڵاتێک نابین بۆ لەوانەیە شیرینی وڵاتانی تر هەبێ بەس ئەم پاکێجنی بۆ کراوە دیزاینی بۆ کراوە لە قوتونراوە بە شێوەیەکی جوان و بۆتە براندێک بۆ خۆیانی فرۆشن و براندێکی دروست کردووە ڕەنگە نیوەی ئەوەی ئێمە کوالیتیشی نەبێ بەڕاستی ئەمە ئەبێ ئیشی بۆ بکەین خۆمان ئەبێ ئیش بە تایبەتی ئەمڕۆ کە دنیای چاپەمەنیە دنیای ئەلکترۆنە پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆبینیەوە بە تایبەتی لە بواری دیزاین بواری ئەلوان ئەمڕۆ ئەتوانین ئەمانە ئیشی بۆ بکەین ینی بیناسێنین لەسەر ئاستی ناوخۆ دوجاج وەکوتم ئەمە بنێرینە دەروی وڵات باشە ئەم وشەی خۆکردە زۆر جار لە بازرگانیان لەوانەیە
کاری لەسەر بکرێ بە تایبەتی بازرگانەکان توان ئیشی لەسەر بکەن. هەنی من نمونەمان لە بەردەمایە ئێستا لە راپۆرتەکەی بینیمان جلی کوردیمان بینی ئێستا وای لاتووە لە وڵاتی چین کە چەندێک لێمەوە دوورە جلی کوردیەکە بۆ ئەمە خۆی هیچ پەیوەندی بە کەلتوری ئەوە نییە نازانێ ئەمە چییە بەڵام ئەم لە ڕووی بازرگانیەکەەوە بیری لێکاتەوە ئێمەش ئەو شتانەی کە خۆکردی خۆمانە چۆن ئەتوانین ئەمانە نەک لە ناوخۆی خۆمان هەوڵ بین بەشێکی بنێرینە دەرەوە بیناسیێنی بەڵێ ئەمەش دیسان پرسیارێکی جوانە شتێکمان هەیە لە مەسلەی بەرهەمهێنانە پێوتە ماس پرۆداکشن ئێمە ئەبێ بین چی بکەین نابێت لەو قیاساتە کەمەیە بمێنینەوە کە بڵێ ناوخۆ پێویستی بە منێ و بەرهەمێنانەکە و یەدەوی بێ ینی بەدەست بێ ئەوە نام بەرهەم بێنین و بەسە ئەبێکم بیل لە ماس پرۆداکشن واتە بەرهەمێنان بە شێوەیەکی فراوان بە شێوەیەک لەسەر تەصنیفی جیاواز لەسەر پۆلێنی جیاواز لەو بەرهەمە و بە شێوەیە کە بتوانین هێندە فراوان بێ کۆی چین و توێژەکان بگرێتەوە بەرهەمهێنانەکەەوە دەستێکی کاری زۆر تایە خەریکە بێ و ئیشەکە بەرەو مەکینە و بەرەو ئامێرە ڕوا ئیتر ئەمە ئەتوانی زیاتر لە پێداویستی خۆ زۆرتر بەرهەمێنی ئەمە خەتە دەرەوەی وڵات ئەنێریتە دەرەوە اینجا وڵاتی سین بەم شکڵە ئیشەکە خۆمان باشە زانین کە چۆن باشەکە ئەوان تیجارەتەکەن و هەر وڵاتێک تەقلیدین بۆ هەموو شتێک هەرچیان بێتوان تەقلیدیکەن ئەو ئیشەکات ینی پەیوەندی بەوە نیە بەرهەمە هی خۆیەتی هی خۆی نییە بەڵام ئەو لە وڵاتێکی دوورە دەستە دروستیەکە بەزیمە لە ناوخۆیان بۆ نەچینەوە نەکەینیانی بۆ سیستمی ماس پرۆداکشن نەگرینە بەریانی ئینتاج بە شکڵێکی فراوان بە شێوەیەکی لەسەر هەموو ئاستەکان بین بەرهەم بێنین وتون بە شکل و شێوەی جیاواز و بە ئەسناف بە پۆلێنی جیاواز و بە قەباری جیاواز بەڕاست زۆر باشە دەستە خۆش بە مامۆستا بۆ تای ڕوونکردنەوەکانت ئەگەر لە کۆتاییە لەسەر بەرهەمی خۆکرد شتێکی گرنگ ما بێ لەبیر ما کردە قسەی لەسەر کۆمەڵ خاڵ باز بکەم لەسەرەوەی چۆن ئێمە ئەمە بنێرینە دەرەوە چۆن وای لێ بکەین بە جیهانی بناسیین بەڕاستی سێ چوار خاڵەیە زۆر پێویستە فەرم یەکێکیان ئەوەیە ئەبێ ئەم بەرهەمەکە توێکی پێش هەموو شتێک کوواڵەتەکەی واتە چۆنیەتی بەرهەمەکە لە بەرچاو بگیرێ دووەم پرۆگرامێکی مارکێتینی نێودەوڵەتیمان ئەوێ ئێمە ئەو بازارگەری کە ناو خۆیان دەیکەین ئەبێ بین ئێمە پرۆگرامێک دابنین بۆ دەروی وڵاتی خۆمان کە چۆن بین بازارگەری لەسەر بەرهەمەکەی خۆمان بکەین واتە لێکدانەوەی ئاستی دەوڵەتانی دنیا مجتەمەعەکانی کۆمەڵگەی دەرەوە تا چەند بەرهەمی ئێمەی قبوڵە تا چەند قبوڵی نییە بە چ سعرێ بینێرنە دەروی وڵات ئەمانە پرۆگرامێکی سروپڕی مارکێتینی ئەوێ و شتێکی ترمان هەیە پێوتێ وەرگرتنی امتیازاتی شەریکاتی دەرەوە مە زۆر مهمە خاڵە بەهێزەکانی شەریکاتی دەرەوە کۆمپانیەکانی دەرەوە وەربگرین بێنین ناوخۆ ئیسفادی لێ بکەین بۆم بەرهەمەش چۆنە بێ ئەمەش بە پەیوەندیکردن بێ بە شەریکاتەکان و کۆمپانیەکانی دەرەوە زۆر جار هەندێک بەرهەمهێنان هەیە بە شێوەی دوانەیە سێ شەریکە ئەچن ئیشەکەن کە پێوترێ ئیندیماجی ئیشکردن واتە یەکەگرن بۆ بەرهەمهێنانی بەرهەمێک ئەمە زۆر مهمە کە ئێمە بتوانین بۆم بەرهەمانە ئەوە بکەین یعنی ئەوەی لە ناوخۆی خۆمانە ئەتوانین بیکەین ئاراستێکین بۆ دنیای دەرەوە لەوێ شەریکێک تر ئەمە تەواوکە ئەمە زۆر گرنگە بتوانین بیکەین ئیسیفادە لە ئیمتیازاتی ئەوان بکەین لە شێوازی دیزاینیان لە شێوازی شێواز چۆنێتی لە پاکێژنان و لە قوتونانی ئەم شتانە ئیسیفادە لە وڵاتانی دەرەوە بکەین بە چه ئاراستەیەک ئیشەکەن وەکو مەسەلی بەرهەمهێنان ئایا چه ئامێرێک بەکارێنن شێوازی پێشکەوتنی بەرهەمهێنان و ئینتاجی لە دەستەوە بیکەین بە ئینتاجێکی گەورەی بتوانین بەڵێ وڵاتانی دنیا بگرێتەوە وە خاڵک لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە ئێمە بتوانین بەڕاستی حکوومەتی هەرێم بتوانێت پەیوەندی دروستکە لە نێوان کۆمپانیا بچووکەکانی ناوخۆ بۆ دەرەوەی وڵات و یاخود پردی پەیوەندی بێ لە نێوان کوردستان و وڵاتانی تری دنیاە بە تایبەتی بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان کە ئەمە خۆی لە شتێک کابینێت و پێوتێ بازرگانی نێودەوڵەتی و ئەگەر حکوومەت هاوکاری بۆ بەرهێنی کوردی بێ لە برەودان بە بازرگانی نێودەوڵەتیە پێم وایە ئەمەش خاڵێکی ترە کە ئەتوانین بگەینە دەرەوە بۆ بەرهەمانی کە خۆمان هەمان زۆر ئاستە دووبارە دەستە خۆش بە مامۆستا سپاس بۆ هەوڵ و ماندووبوونەکانت سپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوومان کردی دەست خۆش دووبارە